خەبات و ناڕەزایەتی خانەنشینان سەرەتای دەستپێکی قۆناغێکی تری بزوتنەوە کۆمەڵایەتیەکان. ڕۆژی یەکشەممە 22 گەلاوێژ خانەنشینانی دەستەبەری کۆمەڵایەتی لە چەند شارێک لەوانە کرماشان، ئاهواز، ڕاشت، شوشتەر، شوش، کەرخە و حەفتەپە کارمەندانی ئیدارەی مخابەراتی گوندەکانی سەر بە پارێزگاکانی خوزستان، لۆڕستان و خوراسانی ڕەزەوی هاتنە سەر شقامەکان. هەروەها کەمەندامانیش لە چەندین شار لەوانە ئەردەبیل، سنا، کرمان، بروجێرد و کرماشان کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوە بردوو. خانەنشینانی سەنعەتی فولادی ئەلبۆرزیش دەستیاندایە کۆبوونەوەی ناڕزایەتی. لە کاتێکدا هەموو هەفتەیەک ڕۆژانی یەکشەممە، دووشەممە و سێشەممە بەشە جۆرا و جۆرەکانی خانەنشینانی دەستەبەری کۆمەڵایەتی لە شارە جیاجیاکان دەڕژێنە سەر شقامەکان، بەرپرسانی ڕەژیم هیچ گرنگیەک بە داواکاریەکانیان نادەن. بەڵام دام و دەستگا ئەمنیەتیەکانی ڕەژیم بێکاردا نەنیشتون و لە بانکێشتکردن و لێپرسینەوە و هەڕەشە لێکردنیان غافڵنی. خانەنشینانی دەستەبەری کۆمەڵایەتی لە بەشێک لە شارەکان لەوانە شوش، کەرخە و حەفتەپە و ئەهواز پاشماوەیەک ڕێپێوان لە ناو شار لە گەرمای زیاتر لە 50 پلەدا لە بەردەم ئیدارەی هاوکاری و کار و چاودێری کۆمەڵایەتی کۆبوونەوە. ناڕازیان لەم کۆبوونەوە ڕێپێوانانەدا کۆمەڵێک پلاکارد و دروشمی ناڕزایەتیان بەرز کردبەوە. بۆ نمونە دروشمی خۆپیشاندەران بریتی بوولا، داواکاریمان ئێستا بژێوی ژیانە و دەوا، دەوڵەتی وەرشکەستە دوژمنی بازنشەستە، دەوڵەت خیانەت دەکات مەجلس پشتیوانی دەکات و دەوڵەت مایە پوچ بووە، شمشێری لە ڕۆ بەستووە. دەوڵەتی کۆماری ئیسلامی پوڵێکی زۆری لە سندوقەکانی خانەنشینی قەرز کردووە و ئامادە نییە قەرزەکانی بداتەوە. ئەم ڕاستیە هەموو سندوقەکانی خانەنشینی خستۆتە بەردەم مەترسی مایە پوچبوونەوە. بۆیە خانەنشینان نیگەرانن لەوەی کە تەنانەت پێدانی ئەو موچە کەمەشیان بکەوێتە مەترسیەوە. بزوتنەوەی خانەنشینان لەم ساڵانەی دواییدا یەکێک بووە لە بوارە دیارەکانی خەباتی مەدەنی و حزوری بەردەوام لەسەر شقامەکان. گرنگترین داواکاری خانەنشینان بریتیە لە پرسی بژێوی ژیان و حەقدەستەکانیان. گرانی و بەرزبوونەوەی نرخی هەڵاوسان توانایی کڕینی ئەوانی زۆر کەم کردوتەوە و زۆربەیان چەندین پلە لە ژێر هێڵی هەژاریدا دەژین. جگەلەوە تەنانەت ئەو حەقدەستە کەمەش لە کاتی خۆیدا نادرێت. خراپی بارودۆخی دەرمانی و دابین نەکردنی پەیداویستیە تەندروستیەکان، کرێنەشینی و بێبەشبوون لە شوێنی نیشتەجێبوونی گونجاو هۆکارەکانی تری ناڕزایەتی خانەنشینانن. لە وڵامدانەوە بەوەها دۆخێکدایە کە خانەنشینان لە مێژە بوونەتە هێزی سەرەکی ناڕزایەتیەکان و حزوری بەردەوام لەسەر شقامەکان. شۆڕشی ژینا ئومێد و تواناییەکی زیاتری بە بزوتنەوەی خانەنشینان بەخشیوە. ویست و داواکاریەکانی خانەنشینان داواکاری هەموو ئەو کەسانەیە کە لە ژێر هێڵی هەژاریدا دەژین. هەژاری لە ڕاددەبەدەر خەڵکی بێزار کردووە، گرانی تەنگی بە خەڵک هەڵچنیوە، پێداویستیە زۆر سەرەتاییەکان لەسەر سفرەی خەڵک نەماوە. نزیکەی 20 ملیۆن لە دانیشتوانی وڵات لە پراوێزی شارە گەورەکاندا لە غیابی سەرەتاییترین ئیمکاناتی ژێرخانی لە شەڕێکی ڕانەگەیەندراودان لەگەڵ ڕژیم و لەم حاڵەتەدا بۆچی دەبێ ئەم خەڵکەی کە دار و نەداریان بە فیڕۆ دەچێت ئەو دۆخە دژوار و تاقەت پڕۆکێنە تەحمل بکەن. بێهۆ نییە خانەنشینەکان کە لە ئاستێکی ملیۆنیدا توانایی دابینکردنی هەزینەی ژیانیان نییە و بەشێکی بەرچاو لە هەژارترین چین و توێژی زەحمەتکێشی کۆمەلگا پێک دێنن، بەهۆی بەرزبوونەوەی ڕۆژ لە دوای ڕۆژی نرخی پێداویستیەکان و خراپتربوونی بارودۆخی ژیانیان هاواریان بەرز بۆتەوە بۆ ئەوەی ڕایبگەێنن کە لە بەرامبەر ئەو هەموو هێرش و دەستڕێژیانەی دەکرێتە سەر ژیان و بەڕێوەچوونیان و هەروەها لە کاتێکدا کە ڕژیم گوێی خۆی لە ئاستەنگی ناڕزایەتی ئەوان کەڕ کردووە، هیچ چارەیەکی تریان نییە جگە لە هاتنە سەر شقام و پەرەپێدان بە خەبات و ناڕزایەتیەکانیان. خانەنشینەکان بەشێکن لە قوربانیانی دۆخی خراپی ئابووری کۆمەلگا و سیاسەتە ئابووریە نێۆلیبراڵەکانی کۆماری ئیسلامی. ئەوان بۆیان دەرکەوتووە کە هیچ بژاردەیەکی تریان نییە
جگەل لە خەبات بۆ بەدەستهێنانی ویست و داواکاریە ڕەواکانیان. ئەوان بە تەجروبە دیتویانە کە ڕژیم و دام و دەستگا سەرکوتگەرەکانی لە بری بەگشتدا چوونەوەی دز و گەندەڵکاران هێرش دەکەنە سەر مامۆستایانی عەداڵەتخواز، خانەنشینان، کرێکاران، ژنان، پراوێزنشینان، منداڵانی کار و کۆڵبەران. کۆبوونەوە ناڕزایەتیەکانی خانەنشینان مژدەبەخشی دەستپێکردنی قۆناغێکی دیکەیە لە خەبات و ناڕزایەتی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و بێگومان ڕژیم بە هەموو سەرکوتگەریە دڕندانەکانیەوە بە زیندانیکردن و دەرکردنی حکمی قورس لە دژی هەڵسوڕاوانی کرێکاری و بەرگری کارەکانیان، لە دژی چالاکانی ژن و هەڵسوڕاوانی مەدەنی و دەست بەسەرکردنی هەزاران کەس ناتوانێت کۆمەڵگا بگەڕێنێتەوە بۆ قۆناغی پێششۆڕشی ژینە.